پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام تەنانەت بەرامبەر بە ئاژەڵ و بە گیاندار و بە حەیواناتیشەوە ئەو پەڕی ڕەحم و سۆز و شەفەقەت و مهری لە دڵدا بووە. لحديثك على صحيح إمام مسلم هاتوا عن جابر أن النبي صلى الله عليه وسلم مر عليه حمار قد وسم في وجهه فقال لعن الله الذي وسمه، رواه مسلم. پێشەوا جابر ئەفەرمێ گوێدرێژێک بەلای رسول الله صلى الله عليه وسلم دا ڕەت بوو تێپەڕی، ئەم گوێدرێژە نێو چاوانی داخ کرابوو کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەم دیمەنەی بینی، ئەم گیاندارە، ئەم حەیوانە و ئاژەڵە بەستە زمانە و بێزوبانەیە نێو چاوانی داخ کراوە بە زوڵمەوە، لە کاتێ ئەو هەموو ڕەحم و سۆز و میهرەی لە دڵدا بوو، ئەوەندە ئەم داخکردنە و ئەم زوڵمەکاری لە پێغەمبەری خوا کرد صلی الله عليه وسلم، فەرمووی دەک لەعنەت و نەفرەتی ئەڵڵا لەو کەسەدا کە ئەم گوێدرێژە بەستە زمانەی داخ کردووە. لەعنەت و نەفرەتی ئەڵڵا لەو کەسەدا ئەم گوێدرێژەی وا داخ کردووە. ئەی ئەگەر پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئێستا ببینایە کە مسلمانان چۆن مەخدورن، مەزلومن، سەملێکراون، چۆن مسلمانان ئاوا لە کڵۆڵی و لە کڕۆڵی و لە کزۆڵی و لە شڵۆڵی و لە دامایی و لە قوربەسەریە ئێستا ئاوا قەتڵ عام ئەکرێن، ئاوا بەناحەق ئەکوژرێن، بەناحەق تیان ئەدرێ، بەناحەق ئەگیرێن، بەناحەق لە سوزنەکان ئەکرێن، بەناحەقە هەموو جۆرە زوڵم و ستەمێکی لێ ئەکرێ. ئەو ڕۆبێ قیمەترین و بێنرخترین خوێنێک لەسەر زەویە بەرامبەر ڕۆژاوا و غەڕب خوێنی مسلمان و ئیماندارێکە. حاشاکم سەگێک پشیلەیەک زۆر قیمەت و نرخ و بایەخی زیاترە لایوان لە بابای مسلمان و ئیماندارەوە. بۆیە لە حەدیثێکی ترە سەهلی کوڕی حەنظیلیە بوما ناقرته أفرمي مر رسول الله صلى الله عليه وسلم ببعير قد لحق ظهره ببطنه فقال اتقوا الله في هذه البهائم المعجمة فاركبوها صالحة وكلوها صالحة، رواه أحمد وأبو داود بإسناد صالح وصححه العبد الحق الإشبيلي. أفرمي رسول الله صلى الله عليه وسلم بلاي حشتريك الردب تيبري ئەم حشترە ئەم مشترە ئەم گیان لەبەرە بەستە زمانەیە لە برسانە زگ و گەدەی بە پشتیەوە نووسابوو، زگ و پشتەکەی بە یەکتریوە نووسابوو، ئەوەندە لە لای خاوەنەکەی برسی کرابوو، ئەوەندە فرامۆش خرابوو. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کە ئەم گیاندارە و حەیوانە و هوشرە بەستە زمانەی بینی فەرمووی لە خوا بترسن، تەقوای خوا بکەن ئاژەڵدارەکان. ئەی ئەو کەسانێک کەوە ئاژەڵێکتان لە بەردەستایە هەتانە لەخوا بترسن سەبارەت بەم ئاژەڵە بەستە زمانە و بێزوبانانە، خواردنیان پێ بدەن، خواردنی چاکیان پێ بدەن، باجێگە و حەوانەوەیان باش و چاک بێ، سەریان بکەون، سواریان بن، بچنە سەر پشتیان، کاتێکەوە چاک و باش و جاحێڵ و گەنجن، وە گۆشەکەیان بخۆن تاوەکو گۆشەکەیان چاکە و ئەخورێ، بۆ وایان لێ ئەکەن تاوەکو باش و چاک و پێویستی تۆی پێ جێبەجێ ئەکرێ، خزمەتی ئەکەی دواتر کە پیر و لاوازە بێ فەرامۆشی ئەخەی.